تماشاوان خوشتوی اف دمه هوا با صلوات خدای مزن سر همیلا که بن اف جارجی هاتی نفدی داروین برز بو پیشکش کرنا جمره کادیتر البرنامه بکردی دف جاره بحث ل آیین و آکار آیینداری کن چه گمان تدانینه گمرو و آییندار پیتوی مینا خودی که بید همو رفتارو سالو خطین وین جوان و هجی روزانوی دا رنگ ودان هبیتن چونکو کسی باورداران کو کسی ایماندارو آییندار کسک پیشنگه پیتویا رفتارین وی گفتارین وی همی بلگبن سروی باوری و سروی ایمانت نوا دلیوی دهی آنکو کسی آیندار پیتویا مینا شمال که آنکو مینا مومه که بیتن دوربر خوشی روهم بکتن جبر گرینگیا اوی بابتی مفرزانی کو تیشکا خو افجار البرنامه بکردی دا پیخین سر رفتارین کسی آموزگار و آیندار ناوی خوب ناوی و خیراتنا که گرم جناب امام مصطفی که زور بخیر امام مصطفی جا مدویتن وکو دروازک داخل وی برنامه آنکو وی القی ببین بحث لچوا خودی بنیاسین و چوا خودی بدین یاسین بو خلق دیتر بله بنای خوای بخشنده مهربان دیاره اما بیت خدا ناسین و خدا ناساندن من بله پیوست کین با کتابی خوا که قرآن چون که خدا او پیامی بو نردوین لرگی او پیامو دتوانین خدا باش بناسین و دتوانین باشیش بیناسینی لبر وقت تماشای قرآن کن اما استا 114 سورت من بو لیک نادرته ولم کاته بله بلام دتوانین سرته قرآن استا تماشا کن سورتی فاتحه دبینی کوتای قرآنش استا تماشا کی سورتی ناس دبینی بله کەواتە وەختێ فاتحە و کرانەوە و کردنەوە و سەرەتاکەی قورئان دەست پێ دەکەی الحەمدوللهی رب العالمین باشە کەواتە باشترین شۆڵە سەرەتاترین ناساندنی خدا ئەوەیە کە خدا رب العالمینە کۆتاییشی هەرچی دەخوێنی و بخوێنە و قورئان ختم دەکەی لە کۆتاییدا دەڵێی قل أعوذ برب الناس کەواتە ئەوڵی قورئان رب العالمین خدا ئەوە باسی خۆی دەکا كوتاي قرآنش هر خدا باسي خوي دكا برب الناس كواتا خدا وك رب العالمين رب الناس شا لأن يوان أم دوانا دائما شي فيردبين أو فيردبين ك نابي خدا هيج كسي قرخي كابو خوي نابي تاكي كسي بلي خدا بس يمنه ناتواني وابله جروبك أم هم جروباني أمر الدنيا إسلام دا زوري بيدا بونا بدم ونالين بلام وقت يدل خدا بس لإما خوش دبي خدا بس إما يدبي بس إما خدا ما الناسي وأما قرفتيكي قورة درستك كأو صفة رب العالمين أو رب الناس لخدا ورد قرنوا أماش حاليكي قورة بوي عارفاني إما جوانتر لهندي ولاتاني ديكو نتوكاني ديك أمانيان بجواني بومان شارح كردوا وقتك خدا القرآن ده فرمي كل يوم هو في شأن لهر ساتك ده لهر لحظيك ده لهر ساتك ده خدا ولام دروي داوكاني قش مروفكانا يعني خدا خاوني تنها مروفك نية كباوري بيتي اوانش كباوريان بخدانية خدا هر خداي اوانا كوات اللي رو بومان دردكوه ك شون فقيه ايران عارفي كرد ل 1590 لدايق بوا ضل الله جزاتك أحسنه يعني خدا جوانيك إلا ودايا كضل فقيه إيران مخلوق همي نخشيتنا فكرة لهميان فكري يعني أم مخلوق كخدا همو درست كردوا همو هر نخشي خدايا همو خدا درستي كردوا دواجار أو خدايا ك ليكاتا عقاداري هر همو يعني لبر أو ضلين كسيك كارجيتي هبه نفرۆشرێ و مایە پوچ بێ دای دەخە بەڵام قسەیەکی جوان هەیە کە عارفانی کورد و توانە دەڵێن ئەوە تا ئێستا کە مرۆڤ لەدایک دەبێ هەر لەدایک دەبێ مرۆڤ مانێ وایە خدا هێشتا لە هیچ مرۆڤێک ناومێد نەبووە خدا هێشتا ئومێدی بەوەیە کە مرۆڤێک دێت و دێت و دێ خەڵکە لە دنیا خراپە خەڵک باوا بڵێ بەڵام هەر ئەوە کە مرۆڤی تازە و منداڵی تازە و ساوای تازە دێنە دنیاوە مانەی وایە هێشتا خدا ئومێدی بە مرۆڤ ماوە لەبەر ئەوە اما جوانترین شوازه بو خدا ناسی و ناساندنی خود بله ما مصطفی برست همان دبدا اگر ام چینا ناف جیانا پیغمبری دا صلوات خود لسربن اریوی چه داخازیش مکریه و ما چه جور اکاره کبی درباره وی بابتی پیغمبر درودی خوای لسر پیمان دله ناکره مسلمان که وقتی بخوی گود مسلمان آکار و اخلاق و روشتشی مسلمانانه نبی نبی بوی پیغمبر درودی خوای لسر دفرمه احبكم الیه بله وأقربكم مني مجلسا يوم القيامة أحاسنكم أخلاقا لروج قيامة ده نزيك ترين كسيق لإيوا لكور مجلسي من نزيك تربية لهميان لمنوا
خۆشەویستترین کەسێکیش کە بۆ لای من خۆشەویست بێت لە ئێوە چێە ئەوانن کە ڕەوشت و ئاکاریان باشە. بەێ لێرە مامۆستا بەسە ئاکار و ڕەوشتی تکەینی هاتیە چارچێوەکردن ڕەنگە زۆر پرسیارێکی زۆر ڕاستە کەواتە ئاکار و ڕەوشتێکی مسلمانانە دەبێت ئێمە ئاگداری ئاکاری سیاسیمان بین ناکرێت سیاست بکەین و ئاکارەکانیشمان گونجاو نەبێ ئاکاری ئابوووریمان ناکرێت لە بازارە غەش لە خەڵک بکەین و ئەکسپایر بە خەڵک بفرۆشین و نوێژش بکەین و مسلمانیش بین ئاکاری کۆمەڵایەتیمان ناکرێت غیبەت بکەین و باسی خەڵک بە خراپە بکەین و ناوی خەڵک بەرین و چی و مەم شێوازانە ئاکار و ڕەوشت فرەڕەهەندە بەڵێ کەواتە ئەمە بۆ ئێمە زۆر گرنگە جا بۆیە پێغەمبەر دەفەرمێ وەخالیق الناس لەگەڵ هەموو خەڵکدا چۆن مامەڵە بکە و ڕەفتار و ڕەوشتە چۆن بێ بخلوق حەسەن کەسێک نییە تۆ بڵێ وەڵامە کەسێکی خراپە لەبەر ئەوەی هەندێک مسلمانی خۆمان هەیە خراپ لە ئەوروپا ئەچن دزیەکەن کاری خراپەکەن ئەڵێنەوانە کافرن باوا بکەین پێغەمبەر وای نەفەرموو پێغەمبەر فەرمی وەخالیق الناس ناس هەرچی خەڵکە تۆ پەیوەندیت لەگەڵ یانە ڕەوشتانە بێ بە پەیوەندیەکی جوانی پڕەوشت بێ یان ئێمە سوزانم ئیمانی من تەواوە یان نا ئیمانی هەر کەس بە سێری خۆیکە پێوەرەکە چییە؟ پێوەرەکە ئەکمەل المؤمنینە ئیمانە ئەحسەنهم ئەخلاق کامڵترین کەسێک لە ئیمانە ئەوەیە کە ئەخلاق و ڕەوشت و ئاکاری جوان بێ بمانێ بزانین ئێمە سوودمان بۆ خەڵکە یاننا خەیر الناس ئەنفعهم للناس ها کەواتە ئەمە پێغەمبەریش درودی خوای لەسەر هەر وەکو قورئانەکەمان بۆ تەفسیرکا پێمان دەڵێ مسلمان دەبێ ئاکار و ڕەوشتی لە هەموو بوارەکانی ژیاندا ڕنگدانەوەی قورئان و فەرمودەکانی ئەوەی چەندێ دگەینتن کو مرۆڤیە بێ هەلوێزبی بەرامبەر کەسی خراپ نا ینی بەو مانایە دێ لەوێدا نەسیحەت دێتە ئاراوە ئەوەش بابەتێکی ترە کە کەسی خراپ دێ ئەتوانین نەسیحەتی بکەین ئەگەر ئەم بچینە جیهانە زاناین کوردە ئەنکو زانا پشێوازێکی گشتی چاوە بەحەس لێ چەندێک کریە و مرۆڤ ئایندار پێتویە چاو بیترەفتارێت مرۆڤی ئایندار نابێ کەسێکی لە خۆبایی بێ نابێ متەکەبیر بێ نابێ وابزانە دەرگای بەهشت بۆ ئەو کراوەتەوە خەڵکی دیکە هەمویان دەچنە دۆزەخ نابێت لە بڵندیەوە تەماشا بکە و وابزانێ هەر خۆی ئیماندارە و خەڵکەکەی تر هەمووی بێ ئیمان ئەمە هەڵەیەکی زۆر گەورەیە بۆیە کاتی خۆی کە پێغەمبەر درودی خۆی لەسەر ئەم ئاەتەی بۆ هات والذین یؤتون ما آتوا وقلوبهم وجلة ئەوانەی ئەو باوەڕدارانەی کە کردەوە و کارەکانیان ئەنجام دەدەن دڵیشیان دەلەرزێ عائیشەی خێزانی پێغەمبەر فەرمووی یا ڕەسوڵ الله ئەمانە تاوانبار و گوناهبارەکانن وتی لا یا بنتە سدیق ئەی کچی ئەبوو بەکری سدیق ئەمان ئەوە نین ئەمانە ئەوانن کە نوێژ و ڕۆژ و زەکات و هەموو شتێک دەکەن دەڵێن دەبێ خوددا لێمان وەرگێ دەبێ ئێمە لەو ئاستە بین کە خوددا لێمان وەرگێ کەواتە باوەڕداری حەقیقی ئەو کەسەیە کە تەکەبور ناکە بە عیبادەتەکەی خاکەڕایی دەبێ هەبێ بۆیە شێخ عەبدولقادری گەیلانی بەڕەحمەت بێ لە کتێبی الفتح الرەبانی کە کۆکراوەیە و هەموو وەکوڵێ لە هەفتەی سێ ڕۆژە قسەی کردووە ڕووی کردوتە ئەو کەسانەی کە ئایندار و ئەو کەسانی کە ئامۆژگاری خەڵکەکەن ئەڵێ یا سەلابی الدنيا بطريق الآخرة أنتم أحق بالتوبة من العوام ئەڵێ ئەی ئەوانەی ئێوە کە ئامۆژگاری خەڵکەکەن ئەی ئەوانەی لە شوێنتان هەیە و قسە بۆ خەڵکەکەن و مەجلیستان هەیە و دانیشتنتان هەیە ئەی ئەوانەی دنیاتان دزیوە بەهۆی ئاخرەت و بەناوی دینەوە ئێوە ئەبێ زووتر تەوبە بکەن لە چاو ئەو خەڵکێک کە پێیان دەڵێن تۆبە بکەن ئەمە مەسەلەیەکی زۆر گرنگە بۆیە خوددا هەر مسلمانێک لە سەردەمی سەحابەشە هەستی کردبێ کە خۆی بە گەورە زانی بێ خوددا بە ئاەتێک پێی وتون كذلك كنتم من قبل فمن الله عليكم ئەی باوەڕدار خۆ تۆش مەگەر پێشی ئەوی باوەڕداربی کەسێکی خراپ نەبووی ئێستا بۆ ئەوەندە دڵ ڕقی بەرامبەر بە کەسی خراپ بۆ بە نەرمونیانی لەگەڵ خەڵکدا قسە ناکەین مامۆستا بەڕێز گەرم تەماشای چەندێژی بکەین و کەسێ باوەڕدار پێتویە چ ڕەنگ بەدانە هەبن ژیانەویە ڕۆژانەدا چونکو ئەگەر باڵگە نەبیت لەسەروێ ئیمانەت نافخوا مندا دیچەوە ئەزانە بە کەسە باوەڕدار زۆر گرنگە ینی لێرە خاڵێکی تر ئاماژە پێ بکەین ئەو شێوە باوەڕدار و ئامۆژگار کەسێکە کە لە ڕاستیدا دەبێ هەندێک صفەت هەبێ نەیبێ هەندێک صفەت هەیە بیبێ وەکو باسمان کرد ئەقلا هەنێش ئەبێ نەیبێ نەبوون چییە وەکو ئەوانەی کە نەیبێ یەکێ لەوانە با ئێمە زانایەکی زۆر گەورەمان هەیە کە لە 1282 زاینی وەفاتی کردووە ئیبن خەلەکان ئیبن خەلەکانی ئەم هەولێرە کە لە سەردەمی سەلاح الدینی ئەیوبی ژیاوە و لە دوای ئەوانیش 30 ساڵێک ژیاوە ئەم ئیبن خەلەکانە
مجلسی علمی هەبووە بله ئێستا تۆ لە مەجلیسی علمی مسلمانان ئەگە تەماشاکەی ئەو گاڵتە بەو دەکا ئەو قسە بەو دەڵێ ئەو دەڵێ ئەوەیە ناو ناتۆری خراپ بە یەک دەڵێن خەڵکەکە نا ئەوانەی کە بە خۆیان دەڵێن زانا و ئیتر بەو شێوازانە ئەمە گرفتەکەیە بەڵام ئێمە ئیبن العیمادمان هەیە ئیبن العیماد کتێبێکی هەیە بە ناوی شەذەرات الذەهب مەدحی ئەم زانە کوردەمان بۆ ئەکا کە ئیبن خەلەکانە ئەڵێ لا يذكر أحد عنده بغيبة لە مەجلیسی ئیبن خەلەکان دابنیشتی تایە باسی علم بەهاتایە ناوی هەر کەسێک بە خراپ بەهاتایە دەرێ کردی ئەیکوت ئێرە ئەو مەجلیسە نییە ناوی خەڵک بێنی جا تۆ بڕوانە مەجلیسەکانی ئێستا و سۆشیال میدیای ئێستا و ئەو بانخواست قسە بەویتر دەڵێ ئەو قسە بەویتر دەڵێ ئەویتر ئەمانە بەڕاستی گرفتێکی زۆر گەورن نابێ هەبێ جا بۆیە مەلای جزیریش فێرمان دەکە مەلای جزیری دەڵێ ئاینداری ڕاستەقینە کەسێک نییە وڵا وەڵام من دنیام تەرک کردو چوبێتە کوونە شاخێک و بۆ خۆی دانیشتی بێت ئەها دەڵێ زاهد هەروە دەڵێ زاهد چ خەبەر ژ بەحرێ مەواج ئەم دنیاە بەحرێکی مەواجە ئەم دنیاە دەریایەکی شەپۆلدارە بە هەموو خراپیەکانیەوە زانا دانا ئەو کەسەیە بەرگەی هەموو ئەم شەپۆلانە بگرێ لە ڕووی ڕەوشت و لە ڕووی ئاکار و لە ڕووی ئابووری و لە ڕووی گەندەڵی نەکردن و دزی نەکردن و ماڵی خەڵک نەخواردن و هەموو ئەمانە لێرە بێ بەرگە بگرێ نەبچێتە کوونە شاخێک و بڵێ زاهد چ خەبەر ژ بەحرێ مەواج ئەمە مەسەلەیەکی زۆر گرنگە وەکو فەرموودەش بێژتن المؤمن الذي خالط الناس ويصبر على أذاهم خير من المؤمن الذي لا يخالط الناس ولا يصبر على أذاهم بەڵێ پێغەمبەر وای فەرموو ئەو مسلمانەی تێکەڵی خەڵک دەبێ و خۆڕاگر دەبێ تووشی هەڵە و عیب و ئارەکانی ئەوان نابێ باشترە لەوەی کەوا تێکەڵ نابێت و خۆی دوورە پەرێز گرتووە نیشتیمانیش مەسەلەیەکی زۆر گرنگایە تۆ مەسەن شێخ محەممەدی خاڵت هەیە ئەو چیمان فێر دەکە یعنی شێخ محەممەدی خاڵ یەکەم وتارێکی کە نووسی بێ یەکەم وتارێتی لە گۆڤاری گەلاوێش بچی دەست پێکە خۆشەویستی نیشتیمان کەواتە ئاکاری ئایندار ئەبێ خۆشەویستی نیشتیمانی هەبێ ئەبێ چۆن دەڵێ ناوی خەڵک بە خراپ نەبە بۆ شێوەز گەڵک باشە مامۆستای بەڕێز هەموو جەرجانە بێت ئامۆژدەتە عارفێن کورد ئانکو خوداناسێن کورد ئەوێت ڕێگە خودی گرتی ئەرێوان چه ئامۆژگاریەک بوومە هەبوویە دەربارەی نیاسینا خودێ و کەسێ باوەڕدار و کەسێ ئایندار نالی کەمەلا خدرە پێمان دەڵێ خۆشترە عوزری گوناهکاران لە سەد زیکری ڕیا خۆشترە عوزری گوناهکاران لە سەد زیکری ڕیا چییە؟ ڕیا هەر لە وشە عەرەبیەکەی خۆی هاتووە لە فەرموودەیە یعنی خۆ پیشاندان و پیشاندانی عیباداتەکانی خۆت بە خەڵکی لەبەر چاوی خەڵکا جوان نوێش بکەی لەبەر چاوی خەڵکیە خۆت بە جوانی پیشاندەیت و وا نەبی واش نەبی لەبەرەوە دەڵێ ئێمە دوو وێنەمان هەیە وێنەمان هەیە کەسێک زیکری خوددا دەکا بە ئاشکرا و لە بەرچاوی خەڵکە و سەری خۆی شۆڕ کردو و خۆی جوان پیشانەدا و لە ژێریشەوە وان نییە لەم لاشەوە کەسێکی ترمان هەیە گوناهی کردووە دەستی کردووە بە گریان وەکو پێغەمبەر دەفەرمێ وەڕەجوڵ ذەکەر الله خالیەن ففاضت عیناه ئەمانە لە سێبەری خوددان کە ڕۆژی قیامەت هیچ سێبەرێک نییە جگە لەو سێبەری کە خوددا هەیەتی ئەم عوزری گوناهکارە ئەم گوناهکارە دانیشتۆ دەگری بۆ گوناهەکانی ئەمی دیش ڕیا دەکا بە نوێژەکانی ئزنالی دەڵێ ئەوە خۆشترە لای خوددا خۆشترە عوزری گوناهکاران لە سەد زیکری ڕیا بۆیە مەحوی عارفی کورد دەڵێ ئێمە بەدەم هەموو ڕۆژە دەڵێن ئیاکە جاڵە کە دەم پڕ بێ لە ئیاکە و لە ئیاک هەموو ڕۆژت حەفدە جار بەلای کەمەوە دەڵێ ئیاکە نەعبود و بەڕاستە ئەوایە ئیاکە نەستەعین هەر پەنا بۆ تۆ دێنینی هەر خەریکی واستە و واستەکاریت و بەدوای ئەم بەرپرس و ئەو بەرپرس و ئەویتر و هەموو ڕۆژێکش حەفدە جاڵە ئیاکە نەستەعین ئەمە ڕاست نییە دەڵێ بۆیە خوددا دەفەرمێ الذین هم یوراؤون ئەوانەی کەوا کارەکانی خۆیان و باشەکانی خۆیان بەس پیشانی خەڵک دەدەن یوراؤون الناسە پیشانی خەڵک دەدەن اینجا دەڵێ ئێمە خەڵک ئەڵێن ڕۆژی جومعان سوورەتی کاف بخوێنە بەچی کۆتایی دێ ولا يشرك بعبادة ربه أحدا بلا عیبادەتە کەس مەکە بە شەریکی خوددا شەریک بۆ خوددا دامنێ لەبەرەوە بۆیە عارفی کوردیشمان هەیە مەلا عەبدەڕەحیمی وەفایی دەڵێ نوێژێکی جێژ و وێژ بێ کابرا نوێژ دەکات و ئەگە لێ خۆی نیە نازانێت چێڵێ نوێژێکی جێژ و وێژ بێ بەڕیا دوور و درێژ بێ نوێژێکی جێژ و وێژ بێ بۆ ڕیا دوور و درێژ بێ مشکل ئەم پوشە وشکە بێتە مای نەجات یعنی تۆ کەوتوتە ئاوێکەوە بێت داری پەلی دارێک و لقی دارێکی گەورە بگری بەزەگە پوشێک لە ناو ئاوێکەوە کەوتوتە ناوی نەجاتت نادا دەڵێ ئەم نوێژە دوور و درێژەی
کەسێکیش ئەیکا لە پیشاندانی خەڵکە و بۆ ئەوەی خەڵک بزانێ ئەوە وەکو ڕزگارت ناکە. بەڵێ مرۆڤی ئایندار مامۆستا چۆن پەیامی خۆ بگەهێنیتن ئانکو پێتویە مرۆڤی باوەڕدار پەیامدار بیتن گرنگە بۆ چونکە پاش ئەوەی کە من تۆ هەر کەسێکی تر شارەزای ئاینەکە بوو ئەبێ بە جوانیش بیگەێنی. جوانەکە چییە؟ ئەبێ تەماشای پێغەمبەرانی خوددا بکەیت. ئوبەلیغوکم ڕیسالاتی ڕەبی وایە پێغەمبەران دەڵێن ئەی خەڵکینە خۆ ئێمە پەیامی خودداتان پێ ئەگەینی کەواتە گرنگە پەیامی خوددا ڕیسالاتی ڕەبی ڕیسالاتی حیزبەکەم نا ڕیسالات و پەیامی حیزبەکەم و گروپەکەم و تاخمەکەم و ئەمە نا گروپی تو ئەبێت ڕیسالاتی خوددا بە خەڵک بڵێ نەک گروپ و حیزب و ئەو بەو شێوازانە. اینجا وأنا لكم ناصح ئەمین ئەو دوو مەرجە ناصح بە معنای دڵسۆزی دێ یعنی من بەڕاستی وەختی قسە دەکەم مەبەستم دڵسۆزی بێ بۆ ئەو خەڵکە بۆ ئەو کەسی قسەی بۆ دەکەم ئەو دڵنیا بێ لە دڵسۆزی من. اینجا ئەمین ئەو ئەمین بێ لەوەی کە من مەبەستمە هیچ بەرژەوەندیەکم نییە لەوە. جا ئەمڕۆ گرفتی زۆرێک لە ئەوانەی کە پەیامەکان دەگەێنن گرفتەکانیان لێرێ. بەڵام پێوەری دڵسوز بوون چیە مامۆستا؟ ڕەنگە هەموو کەسێک بیش دەست دڵسوزە خۆت ناخی خۆت باسی خۆت دەکەی. یعنی وەختی من ئێستا قسە دەکەم بۆ تۆ نازانی من لە ناخی مندا چیە دڵسۆزم ناسیحم ئەمینم وانە ئەمینی ئەوەیە کە تۆ لە من ئەمین بی ئەوە بڕیاری تۆیە. بەڵام دڵسۆزی ئەوە منم کە لە ناخی خۆمدا من دەزانم ئینەمە الأعمال بالنیات ئەوە من لێی بەرپرسم لەبەر ئەوە ئەمە مەسەلەیەکی زۆر گرنگە. بۆیە خاڵێکی تر ئەوەیە کە خوددا دەفەرمێ وما أرسلنا من رسول إلا بلسان قومه ليبين لهم. مادام کە خوددا پێغەمبەران دەنێرێ بە زمانی ئەو خەڵکی کە بۆیان نێردراوە بۆ چییە؟ ليبين لهم بۆ ئەوەی بۆیان ڕوون بکاتەوە. جا لێرە زانایان قسەیەکیان هەیە دەڵێن ليبين لهم ئەوە نییە إلا بلسان قومه یعنی کە بە کوردی قسە دەکەی ئەوە لیسانی قەومەکەتە ئەمە زمانەکەیە بەڵام زۆریش گرنگە بە زمانی ئەو سەردەمە قسەکەیان بۆ بکەیت. نمونەیەکت بۆ بڵێم ئێستا من ئەلئان کە قسە دەکەم بەم زمانە کوردیە پێم وایە خەڵک لێم تێدەگەن بەڵام ئێستا بە زمانی سەردەمی ئاڤێستا و سەردەمی مادەکان قسەم بکردایە خەڵک لێم تێ ناگەشت هەر کوردی بوو بەس گۆڕانی بەسەردادێ. کەواتە زۆر گرنگە ئێستا خەڵکێک دەڵێ کاکە ئەو خەڵکە هیچ ڕێخوا ناگرێ بۆ دەڵێمە قسەشی بۆ دەکەین کاکە لە قسەکانی تۆ بە عەرەبیاڵە کاکە بە کوردی قسەی بۆ دەکەم ئەڵێن کوردیەکەشت هەر کوردی نییە ئەوەی کە ئێمە بەرنامە دەڵێن بە کوردی هەمووجا لە تعریفەکە یا گوتومانەمە بەستمان تەنها ئەوە نییە بە زمانی کوردی بێ بە ناخی کوردی بێ بە تێگەیشتنی کوردانە بێ بە تێگەیشتنێک بێ کە زانا و عارفانی کورد ئەم خەڵکیان تێگەیاندوە. بۆیە زانا و عارفی ئێمە دەڵێ لە خۆتان بایی ببن خوددا دەفەرمێ وەخفض جەناحەکە خاکە ڕابە هێمن بە خۆت بە گەورە مەزانە بەسەر ئەو خەڵکەدا. ئەمە گرفتێکی زۆر گەورەیە کاتێکە زۆرێک لە ئامۆژگاری کارانی ئاینی وەک چۆن لە بڵندیەوە قسە دەکا وا دەزانێ ئەو خەڵکە هەموو لە ژێر دەستی ئەودان لە کاتێکا ڕەنگە کەسێک لەو خوارەوە هەبێت لەو گەورەتر بێ لە لای خوددا. ئاجا خوددا دەفەرمێ فقولا له قولا لينا وانە یعنی لێرە فقولا له قولا لينا خوددا بە موسا و بە هاڕون دەڵێ ئێوە دەچنە لای فیرعون کە دەڵێ من خوددام بە نەرمی قسەی لەگەڵا بکەن. اینجا خەڵکی ئەمە لە خەڵک تووڕە دەبێن قسە بە خەڵک دەڵێن ئەمانە هەمووی هەڵی مامۆستا کەسێ ئایندار مەرجە هەموو سیفات و ئاکار و ڕەوشتی توی جوان و هەژیبن. مامۆستا بەدیعزەمان سەعیدی کوردی نورسی وەڵامی ئەو پرسیارەی تۆ دەداتەوە دەڵێ مسلمانە بەڵام هەندێک صفاتی هەیە صفاتێکی مسلمانانە نییە وەکو چتش ئەڵێ مەسەلەن ئێمە دەڵێ پرسیارێکی وا دەکە ئەو پرسیارەی تۆ کرد دەڵێ ئایا دەکرێت صفاتی مسلمان هەمووی مسلمانێ دەڵێنە نوێژ دەکا بە ڕۆژوو دەبێت دەڵێ مسلمانم وای درۆ دەکە ئایا درۆکردن صفاتێکی ئیسلامیانەیە نەخێر ئێکەواتە ئەمە خۆی ناوی مسلمانە بەس صفاتێکی هەیە کە صفاتی مسلمان نییە کە درۆکردنە مسلمانە بەڵام غەش دەکە ئایا غەشکردن بەشێکە لە مسلمان بوون بێگومان نەخێر. جا لێرەوە پرسیارێ دەکات مامۆستا بەدیعزەمان سەعیدی کوردی نورسی دەڵێ پرسیارێکێ دەکرێت دەڵێن بۆچی ئەوروپا کە ئێمە دەڵێن بێباوەڕە بۆچی زاڵ بووە بەسەر جیهانی ئیسلامیدا دەڵێ ئەوروپا و بێباوەڕی زاڵ نەبووە بەسەر باوەڕدارە صفاتە ئیسلامیە مسلمانیە خواویستەکانی لای بێباوەڕ زاڵ بووە بەسەر صفاتە خراپە لای مسلمان نمونەیەک دێنێتەوە دەڵێ وەختی ئەو
شەو ناخەوێت و ئیش دەکات و زانستێنێت و تەکنۆلۆژیا و شت دروست دەکا و ئەمە دەکا خوددا ئەمەی پێخۆشیان پێخۆشە لە ئەنجامدا ئەو سەر دەکەوێت بەسەر مسلمانێکدا کە غەش دەکا و کاری خراپ دەکەوێت بۆ ئێستا هەر باشتری مسلمان بێنی بڵێ مسلمان ئەمە جیهازێک و ئامێرێکە ئەمە هی مۆریتانیای ئەمە هی میسرە ئەمە هی ئەفغانستان ئەمە هی سعودیەیە ئەمەشیان هیابانە کامی هەڵەبژێری هیابانەکە هەڵەبژێری هەمویان واڵێن ئەڵێن ئەو یابانیە ئێخۆ یابانی مسلمان نییە بەمانە مسلمانێکی ئێمە بۆ مانایە ئەی باشە بۆ هەڵێبژێری ئەڵێ ئیشیان جوانە کەواتە لای خوددا ئەمە زۆر گرنگە تۆ مامۆستا بەدیع الزەمان پێمان دەڵێ هیچ کاتێک بێ باوەڕی بەسەر باوەڕا سەر نەکەوتووە سیفاتە جوانەکانی لای بێ باوەڕێک زاڵ بۆ بەسەر سیفاتە ناشرینەکانی لای باوەڕدارێک باشە مامۆستا بەڕێسەگەرم بەحساوی چەندی بکەین مادەم وەکو بێژن مە ئەفهەمی ئاخفتنە هەنە دەربارەی تاکی باوەڕدار و ئیماندار ئەری ئەف تاکە چ بکەتن حتاکو بشێتن کەسێکی جوان و هەژی و ڕێک و پێک بیتن زۆر جار لە قورئاندا دەگوترێت دو ئاەت کامە بێ هاتبێ هەندێک جار چۆن دەڵێ مفەسیرەکانی قورئان لەسەر ئەوە کۆکن کە خوددا دو ئاەتێک باسی کردبێ و هێنابێتی ناردبێتی ئەوەیەکە واتقوا یوما ترجعون فيه إلى الله خۆتان بپارێزن لە ئەهوال و لە ئافات و لە ناخۆشیەکانی ڕۆژێک کە ڕۆژی قیامەتە کام ڕۆژە ترجعون فيه إلى الله کەواتە مەرگ مردن ئەم هەموو خەڵکە بزانێت دوو دقەی تر ئەمرێ کاری خراپ ناکە بەڵام یعنی لەوانەشە هەموو مرۆڤێک هیچ مرۆڤێک نازانێت کەی دەمرێ وایە کەواتە هەموو ساتێک بەقەدەر ژیان مردن نزیکە کە ئەو هەستەمان هەبوو ناترسین لە مردن بەڵکو لە کاری خراپ دوورەکەوینەوە هەموو ئەم سیفەتە خراپانەی ئێمە لێ ئەمانەوە دوورکەوینەوە چی وا لە کەسێک دەکات دوورکەوێتەوە لە سیفەتی خراپ چی وا لە کەسێکەکە دوور ناکەوێتەوە ئەوەی دوور ناکەوێتەوە لێ دنیا زۆری ماوە من گەنجم هێشتا وا بیرەکاتەوە ئەوی دیکە دەڵێ نا وەکو منالی گوتی چیە ژیان نەفەسێکە هات و نەهات ئەمە زۆر گرنگە بۆ ئێمە بۆیە مەولەوی عارفی کورد دەڵێ سەدای ئاسیا و چی مەیەوە پەیاپەی ئاسیا و خاڵیان نۆبەتەن سادەی یعنی چی جاران ئاسیا و بە شێوازی هەورامی یعنی ئاشی گەنم بەچی ئیش دەکە ئاوێکی بە قووەت دێ سوڕێنێتەوە دەستارەکان دەسوڕێنەوە و ئەو گەنمەمان بۆ ئەکا بە ئارد کەسێکە لە سەری سەرەوەیە گەنمەکەی تۆ ئیشی تیا کرد نۆرەی من دێت چیە دەڵێ لەوێ کە ئاسیاوچی سەدای ئاسیاوچی مەیۆ پەیاپەی زوو هاوارەکە چی دەڵێ ئەوەی دەڵێ ئاسیا و خاڵی بوو ئاش خاڵی بوو ئەو گەنمەمان کرد بە ئارد نۆرەی چێ فەردەکەی بێنێ ئەڵێ فلانە کەس بابێ ئەنجا لێرەیەکە دەڵێ ئاسیا و خاڵی بووە نۆبەتەن سادەی دەڵێ وەکو بڵێ مەلائیکەی مەرگ لەسەر ئەو ئاسیاوە دانیشت بێ فلانە کەسی هاڕی وەکو گەنم کردی بە ئارد و مرد ئەنجا هاوار دەکات دەڵێ خوددای چیترە نۆبەی چێە بڕۆم خوددا دەڵێ نۆبەی فلانە کەواتە ئێمە دەبێت تێبگەین لەمە دنیا بەم شێوازێ ئەمەیەکە ئەبێت چی بکەین کار بکەین کردەوەی جوان بکەین عارفی کورد ناسراوە بە حەریق بەشی 100 ساڵ دەڵێ لە خەرمانی ئەمەل مێرووی ئەمەل جەزبی نەکردانێ ئەمەل عمل دەڵێ ئەمە لە خەرمانێکی گەورەیە هەمووی ملیۆنەها دەنکە گەنمە ئەمە ئەمەلەکەیە مێروو ئەو تەمەنەی ئێمەیە مێروو لە یەک مێروویەک جەزبی نەکردانێ وەکو عمل مێرووی عمل ئەمە مێرووی عملە ئەبێ چی بکە لەو هەموو خەرمانە ملیۆن دەنچیە چی بکە ئەوە هەمووی ئەمەلە هیچ سوودی نییە ئەمەل ئەبێ چی بکە ئەم مێرووە یەک دنک ڕشتی پێگەرم ئافری کەواتە لێرە ئەمە مەسەلەکەی ئەمە مەسئلەکەی لێرە ئێمە ئەمەلمان زۆرە بەسکارنەکەین سوودی نییە بۆیە دەڵێ لە خەرمانی ئەمەل مێرووی عمل جەزبی نەکردانێ یەک دانی جەزب نەکرد و تازە دەستێتت خۆش مامۆستای بەڕێز زۆر سپاس بوو جەنابێتە بۆ پێشکەشکردنا هەموومان ئامۆژگاریان پڕ جوان و هەژی بەڵێ بینەرن هێژا ئەم ڤی ئەوەی دێنێ دومایە vê خەڵەکی بەرنامەی بە کوردی هیڤیامە ئەوە ئەم هەموو ببینە ئەو کەسک و ڕەفتارên خۆ کردارên خۆ یەت ڕۆژانە جوان بکەین و هەژی بین ناوە ژیانێدا هەر ساخ و سەلامەت بن خدای مەزن مە هەمیان بپارێزیت و کوردستانە مەژی یا پاراستن بیت